ئەڵێ ئەگەر کەوابوو ئەگەر سەیری ئەوروپا بکەن ئەمە دوایە کە باسی گۆڕانکاریەکانی لەوێ کرد کە هەژمونی دینی بەسەر دەسەڵاتان نەماو تەنانەت تا ساڵی 1937 ئیتالیا وابوو مەسەن باسەکایە منیش باسم کردتم نەروێجش تاکو ئەم ساڵانەی دوایش هەروە بوو جا باسی سویسراژەکە تا ساڵی 1970 لەژێر هەژمونی دینی و زەختوتین و فشاری دینی دەرنەچوو بوو ئەنجاڵە کەوابێ ئەگەر سەیری ئەوروپا بکەیت ئەوروپا پێمان ئەڵێ ئاگاتان لە کۆمەڵ بێ لێگرتوونی ئاگاتان لە کۆمەڵ بێ تەمەن لێرەشامە بەسی لە کۆمەڵگەیە ئەڵێ ئاگاتان لە کۆمەڵ بێ گۆڕانکاری لە کۆمەڵ بەدیبێنن گۆڕانکاری لە زیهنیەت و لە هزری خەڵک بەدیبێنن ئەوروپا پێمانەڵێ باش فەرم بەدیبێنن ئەنجاڵێ ئەگەر سەیری خۆشمان کەیت ئەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسان لە دوای ئەوەی پەنجاکان و شەستەکان شتێک هەبوو بە ناوی خەباتی نیشتیمانی و دیموکراسی چەندین حیزبیش هەبوو بەهێزی چەپ و کۆمۆنیستی زۆر بەهێزیش بوون بەڵام دوای شکانی ئەوان بینیمان لە دوای جەنگی سارد ئاسۆیەک پیا بوو بۆ ئاڵتەرناتیڤ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ئاسۆیە لە مەڵاسا بوو ڕاپەڕینێک وەرچەرخانێک وەرگۆڕانێک لە وڵاتەدا ڕوو بدە ئیتر ئەم سیستەمە دیکتاتۆر و دژە دیموکراسیانە کۆتاییان پێبێ بەڵام کە ڕاپەڕینەکەی بەناوبەهاری عەرەبی ڕوویدا بینیمان لەبەر ئەوەی ڕایگشتێکی دواکەوتوو بوو و بەشی زۆری هزریان لە سەدەکانی ناوەڕاست چەقی بوو و قەناعەتیان بە ئیسلام گەرا هەبوو بە ئایدۆلۆجیەتی هێزەکانی ئیسلام گەرا هەبوو بینیمان لە ساڵی یەکەمە هێزە ئیسلام گەراکان لە ناو ڕاپەڕیوانی بەهاری عەرەبی چۆن هەژمونی خۆیان سەپان وە لە هەڵبژاردنەکانیشا دەرچوون و وردە بوون بە مای ئەو هەموو کارەساتەی کە لە میسر ڕوویدا ئەو هەموو کارەساتەی کە لە لیبیا ڕوویدا ئەو هەموو کارەساتەی کە لە یەمەن ڕوویدا ئەو هەموو کارەساتەی کە ئێستاش بەردەوامە لە یەمەن و لە سووریا لە وڵاتانی دەور و بەرمان کەوابێ ئەگەر سەیری ئۆروپا بکەیت ئۆروپا پێمانەڵێ ئاگاتان لە کۆمەڵ بێ گۆڕانکاری لە کۆمەڵ بەدیبێنن گۆڕانکاری لە زیهنێتی و لە هزری خەڵک بەدیبێنن ئەگەر سەیری خۆشمان کەیت ئەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسان لە دوایەوەی پەنجاکان و شەستەکان شتێکە بوو بە ناوی خەباتی نیشتیمانی و دیموکراسی چەندین حزبی شەبوو هێزی چەپ و کۆمۆنیستی زۆر بەهێزیش بوون بەڵام دوای شکانی ئەوان بینیمان لە دوای جەنگی سارد ئاسۆیەک پیا بوو بۆ ئاڵتەرنەتیڤ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ئاسۆیە لە مەڵاسا بوو ڕاپەڕینێک وەرچەرخانێک وەرگۆڕانێک لە وڵاتان ڕووبدا ئیتر ئەم سیستەمە دیکتاتۆر و دژە دیموکراسیانە کۆتاییان پێبێ بەڵام کە ڕاپەڕینی بەناو بەهاری عەرەبی ڕوویدا بینیمان لەبەر ئەوەی ڕایگشتیەکی دواکەوتوو بوو و بەشی زۆری هزریان لە سەدەکانی ناوڕاست چەقی بوو و قەناعەتیان بە ئیسلامگەرا هەبوو بە ئایدۆلۆجەتی هێزەکانی ئیسلامگەرا بوو بینیمان لە ساڵی یەکەمە هێزە ئیسلامگەرەکان لە ناو بەهاری ڕاپەڕیوانی بەهاری عەرەبی چۆن هەژمونی خۆیان سەپان و لە هەڵبژاردنەکانیشا دەرچوون و وردەوردەبوون مەبای ئەو هەموو کارەساتی کە لە مەسر ڕوویدا ئەو هەموو کارەساتی کە لە لیبیا ڕوویدا ئەو هەموو کارەساتی کە لە یەمەن ڕوویدا ئەو هەموو کارەساتی کە ئێستاش بەردەوامە لە یەمەن و لە سووریا و لە وڵاتانی دەور و بەرمان جا سەیری ئەمە لە دوو بڕگەی لێوەرەگرمەوە یەکەمیان باس لەوەکە ئەڵێن لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردووە هەرچەنە ئەو باسی کۆمۆنیستیشەکاڵە شتێک هەبوو نیشتیمانی و ڕۆژهەڵاتی ئەو معالمیان پێوە مەشغوڵ کردو نیشتیمانی و دیموکراسیەکە کەم بوو لە عێراق چونکە لە سەردەمی کۆمۆنیستەکان و ئەنجا کۆمۆنیستەکان لە 1940 تەسیریان هەبوو یعنی زمانی فەهد و پێشترش پێش ئادامی فەهد دوای زمانی ڕەفیق چالاکە لە 1948 ئیستیقالەیدا لە کۆمۆنیستێک و ئەوانەی زمانی کۆن دوای تەسیراتی تر ئەنجا حیزبی شوعی بەردەوام تەوا تەسیری هەبوو دوای پارتی لە 1946 کە دروست بوو هەندێک لەوانە حیزبی شوعی وەکو عەلی عەبدوڵڵا برایم ئەحمەد و ئەوانە هاتنە ناو پارتیەوە بەڵام ئەم دوو حیزب هەر لە کوردستانە هەر لە برەودا بوون ئەم ئەڵێ شتێک هەبوو
خەباتی نیشتیمانی دیموکراسی و چەندین حیزبیش هەبوو لەوانە کە کۆمۆنیستی بوو بەهێزیش بوون. ئەنجاڵە دوای شکانی ئەوان بینیمان لە دوای جەنگی سارد ئاسۆیەک پیاون جا تۆ سەیری ئەم بیرکردنەوە. ئەمە مبەڕیرێکە هەنجەتێکە بۆ ئەوەی کە بڵێ من ئەو کاتەی کە لەو سەردەمی 60ەکانە متەئسیر بووم یا لە 70ەکانە بە کۆمەڵی مارکسی لینینی و بە چەپی لەبەرەو ئەم ئاسۆیەمان لێوە دیار نەبوو کە ئێستا ئاسۆی ڕۆشنگەری و ئاسۆی دیموکراسی کۆمەڵایەتی و دیموکراسی سیاسی و فێمینیزمی ژنان بڵێن و ئەمانە ئەو کاتە نەبوو. ئەم بۆیە ئەڵێ ئەو ئاسۆیە لە مەڵاسا بوو، یعنی خەڵکەکە چاوەڕێشتەی جیانەکرد بەڵام نانەتوانی خۆ دەرخەن. ڕاپەڕینێک وەرچەرخانێک وەرگۆڕانێک لە وڵاتە ڕوو بدا ئیتر ئەم سیستەمە دیکتاتۆر و دژە دیموکراسیانە کۆتاییان پێبێت. بەڵام ئەنجا دێتە سەر بەهاری عەرەبی. ئەڵێ ئەمەی بەهاری عەرەبی پێی باش نییە، ئەڵێ ئەمەی بەهاری عەرەبی شتێکی باش بوو. ئەمەی خۆی لە 50کان و 60ەکان مەڵازدا بوو بۆ دیموکراسیەک بۆ کرانەوەیەک بۆ فێمینیزمی ژنان و بۆ ئەمانە لە سەرەتا وەکو بەهاری عەرەبی هاتنە پێشەوە. بەڵام مەخابن بەداخەوە ئیسلامگەراکان و ئەقڵ چەق بەستوەکانی سەدەی ناوەڕاست کە ئیخوانی مەبەستە هاتنە ناو ئیشەکەەوە و تێکیاندای و سووریان بۆ دەردەبر، یەمەنیان بۆ دەردەبر، میسریان بۆ دەردەبر. بەڵام سەیری ئەم پێناسە، یعنی سەیری ئەم عەدالەتە لەم قسەیە. 3 ڕۆژ مزاهرەکان لە مەیدانی تەحریر لە میسر بەردەوام بوو. عەدەدی خەڵکەکە هەر کەم بوو، خەڵک چاوەڕێی ئیخوانی کردزانە ئاخر هەڵوێستی چییە کە ئیخوان بڕیاری دابێتە مەیدانەکەەوە. ئیخوان بوو بە زەخەمێکی زۆر گەورە لافاوی دروست کرد، هەر لەوێژ نییە، لە یەمەن هەروە بوو. دوای کە عەبدولمەجید زیندانی کە بە عەلی عەبدوڵڵا ساڵحی وتی دەبڕۆ کە خەڵکەکەت نایەوی دەبڕۆ، خۆشی هاتە سەرجادا. و هەروەها لە تونس کە غەنووشی و جەماعەتی غەنووشی هاتنە ناوەوە، لەم شوێنانە ئیخوان بە دەرەجەی ڕئیسی و ئیسلامیەکان بە گشتی هاتنە پێشەوە. ئێمە مزاهرەکان مانگردنەکانی بەردەرکی سرای سلێمانی عەدەدەکان کەم بوون، بەس وەختێک کە ئیسلامیەکان هاتنە ناوی ئیمام نوێژی جمعەیان لێوە دامەزران، لە سەری جادەی کاوە گرتبووی هەتا بەرخانەقا نوێژی لێکرا بە درێژایی جادەی ئۆرزی باک و کەڕوویتەوە بۆ سابونکەران با بڵێن هەوکی کۆن، ئەوەی کەواتە من ئەم بینی وا وەسفیانە کرد. و هەروە کشان و هاتنەوە بەرەو کانێسکانیش هەموو خەڵکە نوێژێ کرد لە دوای مەلاکامەران. کەوابوو خۆی بۆچی ئیسلامیەکان هاتنە ئەو مەیدانەشە لە بەردەرکی سرای سلێمانی؟ لەبەرەوە نێوشیرۆ مستەفا مەشروعێکی نیشتیمانی پێبوو. ئەمەی مەلا بەختیار نە مەشروعی نیشتیمانیە نە مەشروعی دیموکراسی ڕاستەقینەشە، مەشروعێکی دەسەڵاتە بۆی کڵاومان بنێتە سەر جارێکی تر. ئەوەی بۆی نەکراوە بە عەسکەری، ئەوەی بۆی نەکراوە کە ئێستا هەست پێکەن، یعنی تەواوی تر قسەکان تەئسیریان هەیە لەوان و ئەم 3 ساڵەی موچەکە بەو دەردەیان بردە و خەڵکیان ئاوا لێ کرد بەقەدەر 30 ساڵی ئێمە لێمان بدانایە بە شۆڕشیش بە چەکیش تەزعیفمان ناکردنەوە کۆم 3 ساڵ. ئەم 3 ساڵە ئابڕووی خۆیان برد. لەبەرەوە کە ئێستا هەست پێکەن فەشەلی فکریانە، فەشەلی سیاسەتیانە، فەشەلی قیەمی ئەخلاقیانە. ئەنجا هەر ژنێکی مەسئولێک ڕاکە شۆپینگەکە بۆ خۆی لە خارج، ئێوە خەڵکەش نانیێ بیخوا. ئێستا ئەمەی مەلا بەختیار کە هاتووە ئەمەمان پێفرۆشەیە ئێتەوا وەکو عەلافێکی مفلیس، یعنی ئومێدێکمان پێ ئەفرۆشێ کە کاتێکە بینین دوکانی عەلافێتیەکەی، عەلاف یعنی ئەو کەسەی کە گەنم و ئەوانە ئەفرۆشە پێوترە عەلاف. عەلافێتی خەسەیری دوکانەکەی کەی نیفلاز بۆ هیچی پێ نەماوە قەرزاریشە کەچی مژدەمانەداتێ وەڵا گەنمی ئوسترالیین بۆ دێ ئینشاڵە پارەکە بدەن دوای کە هات بۆتان دێن پارەکەشمان لەدەزەچێ. ئێستاش ئومێدە درۆزنەیەکمانەداتێ، ئومێدە درۆزنەیەکمان پێی هەبێ 10 ساڵێکی کەش سەبر بگرین. کۆنفرانسی 4ەمە ئێستا، بەڵکو لە کۆنفرانسی 8ەمە ئەوا دیارە سەریعیشە ڕۆ کۆنفرانسەکان، بەڵکو ئەو کاتە لەگەڵ کارەباکەیە بۆمان بێنێ، وعدی کارەباکەش بێنێتە سەر وعدی ئەویش. بەهەر حاڵجا ئەم لۆمەکە خاتە سەر ئەوەی کە ئیسلامیەکان و عەقڵگەر ئەم ئیسلامیە عەقڵ بەستوان و چەق بەستوانەی سەدەی ناوەڕاست و نازانم چی ئەلەمانە سەبەب بوون کە سووریا وێران بوو، یەمەن وێران بوو، میسر وێران. نەک سیسی داماوی فەقیرکە ئینقلابەکەی کردووە بە خوتەی نەتەنیاهو بە پارەی ئیمارات و سعودی.
سیسی داما و پیاوێکی فەقیر مؤدەب کەسی نەکوشت و 40 هەزاری کردوتە زیندان. خەڵکانێک سجن بوون بە قائمە حکم دران ئیعدام. دوای بەقازەکان وتیان قوربان خۆ 3 لەوانە هەر مردوون پێشتر. دوای یەکێک لەوانە حکمی موعبەدی فەڵەستینە لە ئیسرائیل سجنە. یعنی ئەم قایمانە چۆن ئەمانە سجن ئەم حکمانە دەرکراون؟ حکمی سیسیە. ئێستا ئەم مەلابەختیارە پێی وایە حکمی سیسی عەدالەتترە وەک لەو مزاهرانە مادام ئیخوان هاتنە ناویەوە. ئەنجا سەیری کە چۆن دوای ئەوانیشە خاتۆ گردنی ئەوان. ئەڵێ چی؟ ئەڵێ ئێستاش مەترسیەکانی جەنگی گەورە، مەترسیەکانی حەربی ئەهلی، مەترسیەکانی بە قوربانیدانی ملیۆنەها کەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا سەرچاوەی هەرە ترسناکەکەی ئەگەڕێتەوە بۆ عەقڵیەتی دواکەوتووی مەزهەبی و سەپاندنی دەسەڵاتی مەزهەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. و ئێشاش مەترسیەکانی جەنگی گەورە، مەترسیەکانی حەربی ئەهلی، مەترسیەکانی بە قوربانیدانی ملیۆنەها کەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا سەرچاوەی هەرە ترسناکەکەی ئەگەڕێتەوە بۆ عەقڵیەتی دواکەوتووی مەزهەبی و سەپاندنی دەسەڵاتی مەزهەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. یعنی کەوابوو ئێمە بوونمان هەر ئەگەر نوێژیش بکەین نەشتینە مزگەوت هەر لە ماڵەوەش بین مادام عەقڵمان چەق بەستووە ئێمە زەرەرمان هەر بۆ ئەوانەیە. هەروەکو گوندەکەی سەیدنا لوط ئەیانوت ئەخریجوهم من قەریەتکم ئینەهم ئوناس یەتەطەهەرون. ئەوانە مادام پاکژیانەوێ مادام پاکداوێنیانەوێ دەریان کرد لەم شار بە دەریان کرد. ئەوانەش ئێستا ئەیانەوێ ئێمە لەسەر قسەیە کە ئەوان خۆیان چەند جاری تکرارەکەنەوە ئازادی ویژدان. کاکە هەر بە ئازادی ویژدان باش ئێمە بۆمان ڕوون بۆ کە خوا هەیە، بۆمان ڕوون بۆ ئیسلام دینێکی پاک، بۆمان ڕوون بۆ ئیسلام دینێکی گشتگیرە، بۆمان ڕوون بۆ ئەحکامەکانی شەریعەت مرۆنەتی تایە بۆ هەموو زەمان و مەکانێ، بۆمان ڕوون بۆ کە عەقیدەی ئیسلامی لەسەر ئەساسی لە ڕوانگەی عەقیدەکە و پێناسەیەکی حەقیقی ژیان و گردون و ئینسانەکە خالق و مەخلوق و پەیوەندەکانن بە یەکتریەوە. ئەم شتە مەعریفیانەمان هەموو لەلا بۆ ڕوون بۆ تۆ قەناعەتمان پێی کردو کاکە بۆمان کوژن لەسەر ئەمە. یعنی بۆچی پێتان وایە ئەم بیر و باوەڕێی ئێمە ئەم دید و تەسەورەی ئێمە خەتەرترە لە 36,000 پێشمەرگەی کوژراو لە بین یەکێتی و پارتی؟ بۆچی پێتان وایە وجودی ئیسلامیەکان خەتەرترە وەک لە فرۆشتنی هەرزان هەڕاجکردنی لە 150 باشووری کوردستان بۆ قاسم سلەیمانی؟ کاکە خوانە لە بندەستی تۆیان. یعنی گەر لە پارتی بوونا زۆرت لێ خوێندن ئێوەش بافێڵە. ئەوش براکەی لاهوری شێخ جەنگیە بۆ بەجلی عەسکەری ئەڵێ جوندی ماوچی تۆنگن لەگەڵ قاسم سولەیمانی. ئەنجا ئەڵێ هێشتا سەرچاوی هەرە ترسناکەکەی ئەگەڕێتەوە بۆ عەقڵیەتی دواکەوتووی مەزهەبی و سەپاندنی دەسەڵاتی مەزهەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەنجا ئەڵێ کەوابەیە کۆمەڵی دواکەوتوو بەسی کۆمەڵگەی دواکەوتوو کۆمەڵێک کە بزوتنەوەی دیموکراسی دیموکراسی کۆمەڵایەتی ڕووی نەداوە لە ناویە، ڕۆشنگەری ڕووی نەیاوە لە ناویە، خەباتی مەدەنی بە چەمکە ڕاستەقینە و هەمەلایەنەکەی ڕووی نەیاوە لە ناویە، هەمیشە کانگایە کە بۆ بەرهەمهێنانی هێزی سەلەفی، کانگایە کە بۆ بەرهەمهێنانی هێزی شۆڕشی چەواشە. هەروەکو بینیمان گەورەترین ئومێدی 100 ساڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چاڵنرە کۆتایی پێ. کەوابێ کۆمەڵی دواکەوتوو کۆمەڵێک کە بزوتنەوەی دیموکراسی کۆمەڵایەتی ڕووی نەداوە لە ناویە، ڕۆشنگەری ڕووی نەداوە لە ناویە، خەباتی مەدەنی بە چەمکە ڕاستەقینە و هەمەلایەنەکەی ڕووی نەداوە لە ناویە، هەمیشە کانگایەکە بۆ بەرهەمهێنانی هێزی سەلەفی، کانگایەکە بۆ بەرهەمهێنانی هێزی شۆڕشی چەواشە. هەروەکو بینیمان گەورەترین ئومێدی 100 ساڵەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چاڵدنە کۆتایی پێ هات. بۆ کۆتایی پێ هاتوو؟ ئەگەر لەسەر ئوسوسی فکری ئێوە دروست بووە 100 ساڵی و عەلمانەتەکەتان وەر لە سلەیمانی بەردەوامە. 100 ساڵە ئێوە تەوجیهێکی عەلمانیەدەن بە خەڵک، جیل لە دوای جیل مەکتەب بەدەستێوەیە مەنهەج بەدەستێوەیە، فەرق ناکە خۆ بەحسەکانی شەرع عەلمانی بوون. لە زەمانی مەلیکەوە هەرچی داڕێژراوە خۆ دین دای نەڕەشتوو.
هەموو علمانێت تەوجیهەکە ئێستا شار علمانیەکە کردوێتی 28 ساڵی شەمشتە بەدەست ئێوەیە اقتصادە تەکنۆلۆژیای تازەیە مخابراتە جێشە قانونە پەرلەمانە بەتاڵ و حەتاڵەکە هەموو شتێک هەر بەدەست ئێوەیە ئێ بۆ نەتانتوانی دینەکە لابن ئێ ناتوانن من وەسیەتم ئەوەیە یعنی من پێم خۆشە مەلا بەختیار تاوان بەبێت چەکەکەی مەلا بەختیار بێیەکێتی بێتە دەرەوەکو فکر وەکو ساحەب فکر قسە بکەین پێکەوە من پێم خۆشە کەسانی وەکو تو ساحەب فکر هەبن چونکە هەبوونی کوفری مقابل استفزازی زاکیرەی ئێماکە استفزازی ئێماکات و وامان لێکات و بگەڕێنەوە سەر مێژووی خۆمان بزانین چ جوابێکمان پێ بوو ئەو شوبهانە هیچ قسەیەکی تازە نییە کە ئێستا ئێوە بیکەن هەلمانێتی غەرب بیکە یەسار و یەمین بیکەن شتێکی تازە نییە خۆ پێشتر و هەروتراوە بەرامبەر بە ئیسلام تێکەڵ بەم هەموو ئایدۆلۆژیا و ئەفکار و ئەدیان و قەوم و کولتورانە بووە لە هەر یەکێک لەوان و هەر پرسیارێکی لێکرابێ وەڵامی داوت هێ وەڵامەکانیش هەمووی نووسراون